زۆر کات لە ڕێی پرۆگرامی کورسان مەگەزینەوە باس لە ئەو بەڵێن نووسەر یاخود کەسایەتیە دیارانە بە شێوەیەکی گشتی و ئەستێرانەکەین کە توانیویانە لە هەر بوارێکە بێت جا بواری میوزیک بێت یاخود هونەر بە شێوەیەکی گشتی بێت یاخود ئەدەبی بێت یاخود بواری سینەما بێت ئەبینین کە جێپەنجان دیارە بەداخەوە ئەم کەسایەتیانە کە کۆچی دوایی ئەکەن ئەبینین کە لایەن کەسانی ترەوە گرنگیان پێ ئەدرێت و جای بتوانرێت بە هەر شێوازێک بێ یادیان بکرێتەوە دیارە بە خۆشحاڵیەوە بەشێک لە کەسایەتی هەرێ دیارە ئەدیب ئەدەبیەکانیش لە نێو شاری سلێمانی خاوەنی پەیکەرن بۆ ئەوەی کە ئەم کەسایەتیانە جارێکتر بۆنەوەی نوێ بە بڵێن ئاشنا بکرێنەوە و ناو ناوانگیشان هەمیشە بە زیندوی بمێنێتەوە ئەوەی جێ خۆشحاڵی ماوەی چەند ساڵێکە بابەتێکی گرنگی تریش لە نێو شاری سلێمانیە هەیە ئەویش ناونانی بەشێک لە شەقامەکانە بەناوی کەسایەتیەکانەوە دیارە یەکێک لە ڕۆمانوس و هەروان نوسەرە هەرێ دیار و وەرگێڕەکانی نێو دنیای ئەدەبیاتی کوردی ئەویش مستەفا ساڵح کەریمە بێگومان ئەم کەسایەتیە توانیوێتی کە خزمەتێکی زۆر تایبەت بە بواری ئەدەبیات بکات و چەندین کتێبی زۆر ناوازەی لە زمانە زیندوەکان وەرگێڕاوتە سەر زمانی کوردی بۆیە لە ئێستاە بڵین شوێنی نیشتەجێبوونی ئەم هونەرمەندە کە لە شاری سلێمانی و بەتایبەتیش لە گەڕێکی عقاری بووە یەکێک لە شەقامە هەرە سەیرەکیەکانی ئەو ناوچەیە یاخود بڵین ئەو گەڕەکە ناو ئەندرێت بە ناوی یەکێک لە ئەو کەسایەتی دیارانەی کە توانیوێتی بە تەواوی درێژەی ژیانی خۆی خزمەت بە بڵین بواری ئەدەبی و هەروەها نووسین و وەرگێڕانی کوردی بکات کە ئەویش مستەفا ساڵح کەریمە. لە مەراسیمێکدا بە ئامادەبوونی پارێزگاری سلێمانی و خانەوادە و ژمارەیەک لە هاوڕێ و نووسەران و هونەرمەندان لە پای نیو سەدا زیاتر لە خزمەتی بەردەوام لە بواری ئەدەبی فولکەی عقاری لە گەڕەکی عقاری شاری سلێمانی بەناوی نوسەر و ڕۆژنامەنوس مستەفا ساڵح کەریمەوە دەکرێت کە نوسەر لە نێوان ساڵانی 1957 بۆ 2018 لەو گەڕەکە ژیانی بەسەر بردووە. نوسەر مستەفا ساڵح کەریم لە ماوەی نیو سەدا چەندین بەرهەمی لە بوارەکان نووسین و چیرۆکی وەرگێڕان بڵاو کردوەوە ئەو نووسەر لە 16 ساڵی 2018 لە شاری سلێمانی کۆچی دوایی کردووە.